بکرێت شاری کەرکووکی خۆشەویستیشێکێکە لەو شارانی کەمە بەردەوام چەندین چالاکی هونەری واروە ئەدەبی تایە بەردەوامیان هەیە بە خۆشحاڵیەوە بۆ پاراستنی کولتور و ڕۆشنبیری شارەکە دیارە بەشێک لە گەنجانی دەنگخۆش واروە شێوەکاری شتوانیوانەکە چەندین چالاکی تیا بەڕێوە برن و کۆنسرتێکی گۆرانی تایبەتیش چەندین گۆرانی کەڵە هونەرمەندی تیادا وتراوەتەوە و ئەم کارەش لەلایەن ناوەندی کەرکووک و مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەڕێوەچوو. لە بەرنامەی کاری ڕێکخراوە دیموکراتیەکان و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خزمەتی گەنجانین بەڕاستی و ئەم گروپەش تازە دروستبوونا ئێمە حەزمان کرد کە هاوکاریان بین بۆ ئەم کارە جوانی کە ئەمڕۆ ئەنجامیاندا بەڕاستی وای سەرکەوتنیان بۆ خوازین و بەردەوامی شەبین ئێمە لە پێشووتریش گرنگیمان داوە بە گەنجان حەزمان کردەوە گەنجان بێنە پێشەوە بتوانین یارمەتیان بدەین ئەوەی لە توانای ئێمە بێ لە خزمەتیان نابین داواکاری گەنج ئەمڕۆ ڕەنگە کۆمەڵی داواکاریان هەبێ ئێمە لە داهاتووشا بەرنامەمان هەیە کە بتوانین چەند سنتەرێک بۆ گەنجان دروستکەین لە خزمەتی گەنجانە بتوانین لەوێ تواناکانی خۆیان لەوێ بەهێزتر بکەن.